آلیه یاسایی و چه بهتر کردن چونکی یاسا و دستور هاتینه بن پیکرن جوالیه بغداد و ابرکل استودیو برای کرمانش عثمان یاسا ناس ده زیرتر و پرسیب طیبتی جوالیه یاسایی و هم ده بحث بکن برای کرمانش تو گله بخیر هاتی زۆر سپاس یا دیاری یعنی اوقات تکرن جوالیه بغداد و بن پیکرنه که یاسایی و دستوریه بس چواش آلیه یاسایی و هولیر و آلیه سیاسی پنگا و پاویژن جبوی کج آلیه یاسایی و بی پرزگریک ماستر لی ببیت شورا سر کرد ڕاستە لە ڕاستیدا ئەگەر سەیری مادەکانی دەستوری عراق بکەی دەستوری عراق ئەوەندەی بە دەستورێکی کۆنفیدرالی دەچی هەر بە فیدرالیش زۆر ناچی یعنی زیاتریش دەسەڵاتی داوە بە هەرێمەکان چونکە کاتی خۆی عراقی دوای پرۆسی ئازادی کە پرۆسی نووسینەوەی دەستور و عراقی تازە دەستی پێکرد لەو پرۆسەیە کوردستان بەو شێوە بەشداری کردکەوە داهاتوێکی گەشت بۆ وڵاتە هەبێت بۆی ئەگە سەیری مادەکانی دەستوری عراق بکەی سەلاحیاتی هەرێمەکان و پارێزگاکان زۆر زیاترە بۆیە باشترین بژاردا یعنی ئەگەر هاتووی عراق زۆر جار جەخت بکاتەوە تاکید بکاتەوە کە ئەوان بە جۆرەی دەستور کار دەکەن هەرێمی کوردستان دەبی دوو جار جەخت کاتەوە چونکە دەستور لە قازانجی هەرێمی کوردستانە بەڵام کێشەکە لە چێیە ئەوان ناتوانن دەستور هەموار بکەنەوە بۆی پێگەی هەرێمی کوردستان لاواز بکەن چونکە دەستوری عراق لە سروشتەکەی جۆری جامدەواتە طبیعەتی دەستوری عراق جامدە تعدیلات تێدا زەحمەتە بۆیە دێن یان بە قەراراتی محکەمەی بابڕین فیدرالی یان بە زەختی سیاسی بە دەرکردنی بڕیار و یاسای سیاسی لە پەرلەمان هەوڵ دەدەن کەوا پێگەی هەرێمی کوردستان لاوازکەن بۆیە ئەگەر تەرکیز بکەین دەبینین زۆربەی ئەو بابەتەنەی ئەوان باسی دەکەن دەڵێن سیاسی نییە یاساییە بەڵام لە ڕاستیدا سیاسیە و داخلی پرۆسەیەکی یاسایی بۆ دواتر بە یاسا دەرچۆ بۆ نمونە یاسای بوجە کاتی خۆی کەوا ئەو کێشێنان بۆ هەرێمی کوردستان دروستکرد سەرباری ئەوەی مەسلەی هەوا هەناردەکردنی نەوەت مەسلەی داهاتی ناخۆ و بابەتانە بۆیە باشترین بژارە جەختکردنەوەی لەسەر دەستور چونکە دەستور لە قازانجی هەرێمی کوردستانە ئەو تەفسیری ئەوان بۆ دەستور دەیکەن تەفسیرێکی عەقلیەتی مەرکەزیە ئەو تەفسیری ئێمە وەکو یاساناس لە هەرێمی کوردستان دەیکەین ئەو تەفسیرێکەوە دەسەڵات دەدات هەرێمەکان بۆ ئەوەی هەرێمەکان پێشکەون و ئەو پێشکەوتنەوەی ماوەڕابوو لە هەرێمی کوردستان لەباری ئاودانکردنەوە لەباری ئەمن و ئاسایش بەرقرار بوون و بوارەکانی تریش بە تایبەتی سێکتەرەکانی پێکۆژیان وانە هەمووی بەهۆی ئەوە بووەکەوە هەرێمی کوردستانی اعتیمادی لەسەر باشە بەس خۆڵەکەەوە تەل دەستپێکی ژێمەژە پێکی دیفیۆسە و دەستوری عێراقی دەسەڵاتێن هەرێمێ پێشترن شین حکوومەتە فەدراڵی بەس بچی ڕەوشگەشتە وی ڕۆدەی هەند یاسا و دەستور بێنە بن پێکرێن ئیدی دەسەڵات نا وەکین حکوومەتە فەدراڵی بەڵکو گەلە کێمترژی لێ بێن و ڕەوشگەفتەوێ موچە نەئێتە هەنۆ ڕایەکی ئەکادمی هەندێک لە توژێرەکان باز دەکەن دەڵێن ئەگەری عراق بوتێ عراقەکی دموکراسی و مافی مرۆڤ و 100% وەکو وڵاتانی ئەوروپا هەرێمی کوردستان لەسەر بنەمای ئاشتی و پێکەوەژیان زیاد دەبێتەوە دەبێتە دەوڵەت وەگەری عراق ببێتێ عراقەکی دیکتاتۆری و تند وەکو زمانی کۆنی دیکتاتۆری سەدام حوسێن ئەوە هەرێمی کوردستان ئەوە قبول ناکات زایشکە دیکتاتۆر دیسیان زیاد دەبێتەوە یعنی تحصیل حاصل هەرێمی کوردستان بەنسبەت عراق کێڕوانی یوان ئەوەیەکەوە ممکنە جیاب ببێتەوە بۆیە ئەوان سیاسەتێک پەرەو دەکەن سیاسەتی نە ئەوەتە بەتەواوی مافەکانت پێ بدە و سیاسەتی نە بەتەواوی ئەوەندە لەگەر تودا بڕێ بۆی تو جیاب بێ وەرەقی ڕفراندۆم و ئەو کارتانی کاوا لە هەرێمی کوردستانی تۆ بەکاربیینی بۆیە دەبینی زۆر جار هەرێمی کوردستان تووشی کێشە دەبیت کە لەگەڵ پەرلەمان ئیتفاقات سیاسی دەکرێت بەڵام حکوومەت مەقەسر بۆ حکوومەتی عراقیان دەبینی حکوومەتی عراق خۆی ئامادە بۆ لە ئامادەکردنی لە واژووکردنی بڕیارەکان دەبینی دادگای فیدرالی بە ئاراستێک دەڕوا بەداخەوە ئەو پرۆسە سیاسی هەیە لە عراق سەرەتا کاریگەری لەسەر عراق بوو دواتر یەخی سونەکانیان گرت دوای ئەوەی سونەکانیان تووشی هزار کێشە کرد دوای نەمانی شەڕی داعش ئێستا یەخی هەرێمی کوردستانیان گرتووە بۆ جۆرێک لە جۆرەکان دەیانەوێت ئەوارە هەرێمی کوردستان لاوازکەن ناتوانن لەلایەن ببن لەبەر ئەوەی دەستوری عراق بەوازحی ئاماژەی پێدایە بەڵام بە لاوازکردنی قواری هەرێم تۆماچیان دەیانەوێت زیاتر دەست بەسەر سەرچاوەکان و داهاتەکان هەرێمی کوردستاندا هەمی ئالیژ تا خۆش ێمەژای کرد پر سب هاتیە سیاسی کردن خۆ دوێت یاسایە بێتە چارەسەرکردن کۆ پرسەکە یاساییە مافی دەستوری و شایستەیان داڕای دوێت دەمێ خۆدا بێنە هەناردن ئەوە دیهیژی هاتیەکردن بەرە پارتویەکە تێدا و جایەکە یاساناسە و پێنگاوەکە دی ئەم بچیش ئالیە یاسایی و پاوێژین زی پێکینانە حکوومەتێ کابینا دەهەیە حتی چرا ده هەرێما کوردستانیژی وەکیلیە یعنی فراغەکە یاسایی چێ بێت یان ژی پڕاستی ئەوانوکە هەی چه فراغە یاسایی چێ نەبیە لەسەر هەرێمی کوردستان هیچ فراغێکی یاسایی نییە لە بەرەوەی ڕاستە هەڵبژاردن ئەنجام درراوە بەڵام پرۆسەکە پرۆسەی دانووساندنە تاوەکو دەکەنی نەتیجە ڕاستە بوونی کابینەی تازە و دەست بەکاربوونی کابینەی تازە گرنگە لەسەر ئاستی هەرێمی بە تایبەتی لەو گۆڕانکارانەیەکەوە بە شێوەیەکی خێرا ڕوودەدا بەڵام ئەوە
معنی ئەوەی نیە ئەگەر هاتوو کابینێ دروست نەبوو بوو کێشە بۆ گفتوگۆی یاسایی لەگەڵ بەغدا دروستکە کێشەکە لەوەیە بۆ نمونە لەو تەوقیتە بە شێوەیەکی گشتی دادگای باڵای فدرالی هەموو دەست دەکات کێشانە پێشکەش کرد دواتر دەست بەکار بوونەوە دواتر سەرۆکی دادگا دەست بەکار بووە ئێستا لە ڕووی سیاسی تەسەور دەکەین هیچ مانع نەبی ئەگەر هاتوو دادگا دووبارە دابنیشێتەوە و بەجێری نظامی داخلی خۆیان کە کاتی خۆی دەریان کردی عدول واتە لە ڕێیەکەی خۆی پەشیمان بووبتەوە عدول بکە لەو ڕێیە بێت دەکرێت بۆ نمونە موچە هەرێمی کوردستان ڕەوانە بکریانی هەر چاوەڕێەوەی نەکەن بڕیارەکی بەسەرەن ویلایی سالاری بۆ نمونە دەربچێت کەواتە لەوەی یاستنت بەرژەوەندی ئەوجی دژی موچە خۆرێن هەرێما کوردستانی ئەکید دژی هەرێمی کوردستانە ئەوان مڕاهانە لەسەر کات دەکەن مەسەلەن مانگە دوو مانگ ئالین سیاسی وەکی تەژێ مۆژە پێکری شێوەیەکی کونکریتی بڕیارەک نەیەتە دۆن ئالین سیاسی کۆدە چۆگەنە ڕێککەفتنێ دیفڕۆ بڕیارە دادگا فدرالیان عێراق بەداخەوە لە ڕووی مێژووی مشکلێکی هەیە پێ دەڵێن مشکلەی ریسایکل بوونی ڕێکەوتنامەکان ینی عێراق هەر چەند ڕێکەوتنامەیەک واژوو بکە دوای فترێک لی پەشیمان دەبێتەوە خۆی ریسایکل دەکاتەوە چەندین پەیمان نامە چەندین مزەکەری تەفاوم چەندین ڕێکەوتنامە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و عێراق وڵاتانی تریش دوای فترێک دەبینی نایەتە جێبەجێکردن لەبەر ئەوەی کەوا کاریگەری سیاسی لەسەر عێراق زیاترە ولا لە مێژوو لە دیرۆکیش ئەگەر بچی لە ڕووی ئەکادیمە بخینەوەی عێراقێکە لە وڵاتی کۆنترین وڵاتە لەسەر گوێی زەوی کە سەروەری یاسا پێشێل دەکرێت بۆیش تەشریعی حامورابی لە عێراق دۆزراوە کاتی خۆی کە پێیان دەگە وڵاتی مۆزوپێتامە چکە یەکەمین پێشێلکاری یاسا لە ئاستی مرۆڤایەتی لەوێ ڕوویدا بۆ هەسایەکیان دەرکرد بۆی ئەو پێشێلکیان نەڕاگرێت عێراق تۆ هەر بتوانی ئیتفاقەکی لەگەڵ بکەیت چ لەسەر ئاستی قانونی یان لەسەر ئاستی سیاسی دەبێ بگەی حاڵەتە کە پێ درێن وین سیچویشن ینی حاڵەتی براوە دەبی هەرێمی کوردستان وا هەست بکە لەو پێمان نامەی لەو ڕێکەوتنامەی لەگەڵ بەغدا دەیکا براوەیە و عێراقیش هەست بکە براوەیە ئەگەر ئەو حاڵەتە دروست بوو ڕێکەوتنامەکە بەردەوام دەبی و خەڵکی ڕاحەت دەکات بەڵام بە بەردەوامی ئەگەر کێشە لە بەغدا سیاسی نەزرێتەوە یاساییە کێشەکە ئەوەیە ئەگەر لێ بگەڕێن لە بۆ مەسائلی فەنی و تەکنیکی ئەوانەی لە بواری دارایین بۆ نمونە مالی و لە بواری قانونی چمان ئەگ نامێ بەڵام کاتێک کە یازێکی سیاسی دێ لە ناو عێراقیان لە وڵاتانی دەوروبەر ئەو کاتە عاقلە دروست دەبێت و زۆر جاریش هەوڵ دەدەن بە سبخەتی یاسایی بە تەفسیری جۆرا و جۆر چکە بەڕێز دەزانی قوانین مادەکانی دەستور هەندێک جار بۆ شێوێ نابی زۆر جار وا بۆ لە عێراق مادەیەکی دەستوری بابەتێکی باسکتە بەڵام یاسایەک دەرچوە لە پەلامەنی عێراق دژی ئەو و بەو نەهەجە نەبووە بۆ منە مەسلەی سەکتەری نەفت و غاز لە دوای 2005 کە لە دەستوری عێراق باسکرایە ئەوە باسکرایە کە مەسلەی نەفت و غاز لە دەرهێنان و گواستنەوە و ئیستیکشافکردن و هەمووی دوای ساڵی 2005 بەڵام ئەوان با یاساکانی ساڵی هەفتەکان کار دەکەن کە یاسای تەمیمی نەفت و دەرکردنی بەریتانیەکان و وەروە نظامی ئیشتراکی کۆنە بۆیە تۆ ڕاستە دەستورەکتەیە بەڵام ئایا ئەو دەستورە بەچ نەفەسێک بەکاردێنی ئەگەر بەو نەفەسێ بی مەسەری پێکۆژیان و عێراقی داهاتوو هەمووی ئیستیفادەی لە دەکا و زۆر سێکتەر و بوار دەگرێتەوە بەڵام هەر ڕێکەوتنامەیەک بکری ئەگەر هاتووە دەستێوەدانی سیاسی بێ بەڵام بەدڵنیایی دەبێتە کێشە و جێبەجێکردنی لەسەر ئەرزی واقع زەحمەت دەبی چکە عبرەت لە تەوقیعینە لە جێبەجێکردنە حکوومەت بەغدا حکوومەت فدرال موچەی نانێرێت ئالین سیاسی پابندی ڕێککەفتنە نابن و وی حالیژی تایبەتیژی دادگا فدرالیژی ڕفتارێت گەل هەرێما کوردستانێت ویژ ئالیە یاساییڤە دەرگەهەک مایە هەرێما کوردستانê carê venekirî yan jî aliyekî dî yêj dervey Iraqê bişin bîne serxet ji aliyê yasayî ve harîkarî Herêma Kurdistanê bikir yani her du alî serkeftî bikire proseyê de. Emin berî min hikûmetî Iraq daîm hewl deda ew piştane bikate pirsekî navxweyî ke ennehu ewa rebtî bi Iraq rebtî bi serwerî Iraq pirsekî zor navxweyî û daxiliye. Li Herêmî Kurdistan min lew bawerim divê bi arastiyê çîrka bikin ke pirseke bikirete nêwdewletî. Boya lew qonaxa lobîkirdin giringa li ser astî navxwe û herêmî nêwdewletî lobî bikiret kewa hikûmetî Iraq ئەو هەموو ڕێکۆتنامانێکەوە کراوە لەگەر هەرێم بۆ نمونە پێی پابندین و پابندبوونەکان چۆن شی بکرێتەوە ئەمە لەلایەکی تریش باس لەوە بکرێتکەوە ئەو لۆبیکردن لەسەر ئاستی عێراق لەگەر ئەو حزبانەیەکەوە خۆیان پێی هاوپەیمانە لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی بەتایبەتەوەی بۆ نمونە ئەوڕۆبینیمان قونسوڵخانی ئەمریکا بەیاننامەی دەکردووە دژی ئەوانە کاریگەریان دەبێت بۆ ئەوی لۆبیەکی زەخت دروست بکرێت لەسەر حکوومەتی مرکزی بەتایبەتی بەرەو هەڵبژاردنین و بەتایبەتی بابەتەکە نەک تەنها موچە و بوجێ هەردووکە ینی ئێستا عێراق بوجە نانێری و لە هەمان کات موچەش نانێری بۆیە لێرە باشترین دەرچەی سیاسی و هەروە دەرچەی قانونی لۆبیکردنە لە ڕێگای ئەو لۆبیکردنە دەکرێت هەندێک دەرچەی یاسایی بدۆزرێتەوە بۆ ئەوی بتوانین بژێوی خەڵک دابین بکرێت وەروەها عێراق لەو بابەتە دەربازی بێت تاوەکو هەڵبژاردن دەکرێت ئەو کاتە نەخشەی سیاسی عێراق بڵاوانەیە بە جۆرشتر بگۆڕێت دیف ئەوە بەریژی چی بیت گەلیۆنوکە پرۆسژی هەڵبژاردن ژیل پێشیە عراقنا اگر مثلا کرد حتی بریارا خوب وکشاندنی جیبدن حتی چرا دجالیه یا سایوسشین و کارتب کار بینن یا جی چه کار تکادی دست کرد داره بله
هەندێک جار بۆ ئەوی بتوانانی بەرامبەر بخوێنیەوە تۆ مەسەن محاولە بکەی خۆت لە جێگای ئەو دانێ بۆ نمونە ئێستەمە باز لەوە دەکەین ئایا لە بەغدا بکشینەوە یانە لەبەر ئەوەی بەداخەوە تەوقیتەکە بەرەو هەڵبژاردنە ئەو پرۆسەی کە ئێستا ڕوودەدا لە هەرێمی کوردستان ینی بەغدا بەرامبەر بە هەرێم دێکا لە قازانجی ئەو حیزبانەیەکەوە لە بەغدا دایانەوەی خۆیان کاندیدکەن چکە دائیمەن وا بووە پێش هەڵبژاردن هەموو ئەو پارتە سیاسیانی دژێرێمی کوردستان بوونە دەنجی زیاتریان هینایە لەسەر حسابی خەڵشێریمی کوردستان بۆیە ئەگەر ئێمە بتوانین یان هەوڵ بدەین لە حکوومەت لە پەرلەمان جۆرێک لەوانە بکەین لەوانەیە دیویتر لە عێراق وا لێ بگا بڵێ ئێمە وەسەن وامان کرد کورد لە پرۆسی سیاسی بکشێتەوە ئەوان لە جیاتی ئەو بە ئەزمەتێ بگەن لەسەر مەسلەی یەکپارچەی عێراق و دەستوری تازی عێراق ئەو لەوانەیە بەدەستکەوت بیزانن ئەزۆلی یاسای وەدی کارێک وسای دەکرن ئەگەر کورد خوب بەخشینە پڕێڤە برنۆ دەولەتێ حکوومەتێ پێکینانە کابینەیەکانی دەکرێت لەسەر چەندین ئاسبی بۆ نمونە سەرۆک کۆمار لە ئاستەکە پەرلەمانی عێراق وەکو سوڵتەی پەرلەمانی توشعی ئاستەکە حکوومەتی عێراق ئاستێکی ترە ئاستەکان جیاوازە دەکرێت ئەگەر هاتوو کۆدەنجی لە نێوان پارتە سیاسەکان هەرێمی کوردستان هەبوو ئەو وەرەقانە یەک بە دوایەک چۆن بەکاردێ و لە چ کاتێکی مناسب بۆ ئەوەی کاریگەری هەبێت دەکرێت بە باشی دیراسە بکرێت و لە کاتی مناسب بەکاربێت بەڕێز کەرمانچ عوسمان یاساناس گەلمەدەوی گەلێک سوپاس بووە گەلێک سوپاس بۆ گەلێک سەرەت